گەورەترین سوود ئێمە لەم بەسەرهاتەوە وەری بگرین ئەوەیە کە ئینسانی مسلمان ئەبێت تەسلیمی فەرمانەکانی خوای پەروەردگار ببێ. ئینسان خۆشەویستەکانم بەردەوام شەیتانەکانی جن و شەیتانەکانی ئینس وەسوەسەی بۆ دروستەکەن، دێن وەسوەسەت بۆ دروستەکەن. ئەگەر ئینسان سیفەتی تەسلیمبوونی تیا نەبێ ئەفەوتێ. ئەم عەقڵی ئینسانە بە ئاسانی تێر ناخوا، بە ئاسانی تێر ناخوا. ئەوەی کە عەقڵی ئینسان تێرەکا تەسلیمبوونە بەوەی کە خوا حاکیمە و عادلە، حەکیمە و عەلیمە. ئەمە معنای ئەوە نییە کە ئێمە وەکو بڵێ عەقڵ ئیهمالەکەین، گوێ بە عەقڵ نادەین بە پێچەوانەوە. عەقڵێکی ڕێکوپێکی متەوازنی هاوسەنگ هەرگیز پێچەوانەی نەقڵێکی صحیح نییە، ئیتر لە قورئان بێ یان لە سونەتەکانی پێغەمبەری خوا بێ صلی الله عليه وسلم. بەڵام خۆشەویستەکانم ئەم عەقڵی ئینسانە مەرج نییە هەموو شتێ پێی پێ ببە، بتوانێ وەڵامی هەموو پرسیارێک باتەوە. چۆن ئێمە چاومان سنووردارە، گوێمان سنووردارە، یعنی بیستن و بینینمان سنووردارە، بە هەمان شێوە عەقڵیشمان سنووردارە. تۆ کە زانیت خوا حەقا، پێغەمبەر حەقا، قورئانەکە و پەیامەکەی حەقا، تەواو خۆشەویستەکانم هەر شتێ لێی تێگەیشتی تەواو تەسلیمە بی. ئەگەر لێیشی تێ نەگەیشتی هەوڵ ئەدەی بە دوای بەڵگەکانە ئەگەڕێی، بەڵام ئەگەر عەقڵت پەی پێ نەبرد ئەبێت تەسلیم ببی. ئەگینا قەت ئیسراحەت ناکەی لە ژیانە. ها نابینن خەڵکانێک هەرگیز ئیسراحەت ناکەن، هەرگیز دڵە ڕاوکێن. ئەگەر تۆ ئەتەوێ ئیسراحەت بکەی تەسلیم بە فەرمانەکانی خوا، هەر شتێک توانیت پەی پێ ببەی، هەر پرسیارێک لە مشکتا دروست بوو لەبارەی خواوە، لەبارەی سیفاتەکانی خواوە، لەبارەی پێغەمبەرەوە صلی الله عليه وسلم، لەبارەی قورئانەوە، لەبارەی مەلائیکەوە، لەبارەی پێغەمبەرەکانی ترەوە، لەبارەی قەزا و قەدەرەوە، هەر شتێک توانیت خۆت وەڵام بدەیت، وەڵامی ئەو پرسیارانە بێتەوە، ئەو شتێکی چاکە. یان بەگەڕان بەدوایە چاکە، بەڵام کە زانیت ناتوانی پێی پێ ببەیت، دڵنیا بەخوا عەلیم و حەکیمە، خوا حەقا، هەموو شتەکانیشی حەقا، هەموو فەرمانەکانی حەقا، بۆیە ئەبێت تەسلیم ببی. وەکو دووبارەیەکەمەوە ئەمە معنای ئەوە نی عەقڵی خۆت ئیلغا ئەکەی، نە، عەقڵ ئیلغا ناکرێ هەرگیز، بەڵام تۆ بە عەقڵ خوا دۆزیێتەوە. خوا حەقا، پێغەمبەرەکەی حەقا، کتێبە ئاسمانەکان حەقا، قورئان حەقا، سونەتەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم حەقا. تەواوی تر هەر پرسیارێتر دروست بوو توانیت کەسێ بدۆزیتەوە شایستە بێ و عالم بێ وەڵامت باتەوە، باشە، نەبوو تەسلیم ببە هەتا ڕۆژێ دێ بتوانی وەڵامی پرسیارەکەت وەربگریتەوە.